1985 ئەنجامە بەرایەکانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەرچەندە هێشتا ئەنجامی کۆتایی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ڕانەگەیەنراوە، بەڵام پێویستە لایەنەکان قۆناغی بانگەشەی هەڵبژاردن تێپەڕێن و خۆیان بۆ قۆناغی نوێ ئامادە بکەن. ئەم ساڵێکی سیاسی گەرمە. تا ئێستا دوو هەڵبژاردن بەڕێوە چووە: هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ڕۆژی 12 ئایار و هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە ڕۆژی 30 ئەیلول و چاوەڕوانیش دەکرێت بەر لە کۆتایی ئەمساڵ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە هەر 19 پارێزگاکەی عێراق بەڕێوە بچێت. ئەو ڕەوشەی بەهۆی هەڵبژاردنەکانەوە هاتۆتە کایەوە ڕەوشێکی هەستیار و پڕ لە گرێ و گۆڵی دروست کردووە. ئەگەر لایەنە جیاوازەکان بە وریایی و هۆشیاریەوە مامەڵە نەکەن و بەرنامە و لێدوانەکانیان نەچێتە ناو چوارچێوەی خزمەتی گشتی و بەرەو پێشبردننی ڕەوشەکە، لێکەوتەی خراپی لێ دەکەوێتەوە. دووریش نییە ئەگەر ئەم ڕەوشەی ئێستا لەسەر ئاستی کوردستان بەردەوام بێت، کاریگەری ڕاستەوخۆی هەبێت لەسەر ئاستی جێبەجێکردنی داخوازی و ئامانجەکانی کوردستان لە حکوومەتی نوێی عێراق کە عادل عەبدولمەهدی سەرۆکایەتی دەکات. میدیا عێراقیەکان ئاماژە بەوە دەکەن کە سەرۆکوەزیرانی ڕاستپێدرا و هەوڵەکانی چڕ کردوتەوە بۆ ئەوەی لە ماوەیەکی پێوانەییدا حکوومەتی نوێ پێک بێنێت. هەروەک داواشی کردووە کە لایەن و قەوارە جیاوازەکان کاندیدی جاجا پێشکەش بکەن بۆ ئەوەی پۆستە وەزاریەکانی حکوومەتی نوێی بەغداد وەربگرن. هاوکات قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێم لە میانی کۆبوونەوەی لەگەڵ برێت ماگۆرگ نێردەی سەرۆکی ئەمریکا بۆ شەڕی داعش و باڵیۆزی ئەو وڵاتە لە بەغداد ئاماژەی بەوە کردووە کە پێویستە هەموو لایەک هاوکار بن بۆ تێپەڕاندنی ئەم قۆناغی ئێستا بە لە بەرچاوگرتنی بەرژەوەندیە گشتیەکان. بۆیە سەرباری نیگەرانی لە دواکەوتنی ئەنجامی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و سەرهەڵدانی مشتومڕێکی زۆر لەبارەی ئەدای کۆمیسیۆنەوە، کاتی ئەوەیە کە لایەنەکان وردە لەژێر کاریگەری کەمپینی هەڵبژاردن دەربچن و بگەڕێنەوە بۆ قۆناغی ئاسایی و خۆ ئامادەکردن بۆ پێکهێنانی حکوومەتەکانی هەرێم و بەغدا.